قبل أن نبدأ جلسة البانيل الرابعة ندعوكم لمشاهدة هذا الفيديو القصير الذي يسلط الضوء على منصة كتاب خانكم، أي ما يقصد هنا بمدرسة إحدى المبادرات الداعمة للعملية التعليمية. And before we begin with our fourth panel, we would like you to watch a short video about Kutab Hana project. پلتفۆرمی قوتابخانەکەم پلتفۆرمێکی دیجیتاڵی کار لێکارانەیە. دەست پێشخەری سەرۆک وەزیران مەسرور بارزانیە بۆ قوتابیانی قوتابخانە حکومیەکان و ناوەندەکانی خوێندنی نەحکومیش دەتوانن لێی سودمەند بن. بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێف و دامەزراوەی کوردستان فاوندیشن هەموو قۆناغەکانی خوێندنی بنەڕەتی لە پۆلی یەک تاوەکو نۆ تەواو بووە. ئێستاش کارکردن لە قۆناغی ئامادەی پۆلەکانی دا تاوەکو 12 بەردەوامە و لایەندێکی نزیکدا ئەویش جێبەجێ دەکرێت. هەموو مامۆستایان و قوتابیان کۆدی بەکارهێنەر و تێپەڕوشەی تایبەت بەخۆیان هەیە و دەتوانن ببنە بەکارهێنەری ئەم پلاتفۆرمە. پلاتفۆرمەکە لە ڕووی دیزاین و وانەکانەوە بە زمانی کوردی بۆ شێوەزارەکانی سۆرانی و بادینی و خوێندنی سیستەمی ئینگلیزی وەزارەتی پەروەردە بەردەستە. ئەم پلاتفۆرمە دیجیتاڵیە زۆر سەرنجڕاکێش و ناوازەیە بۆ قوتابیان چێژبەخشە. وانەکانی ناو کتێبەکانی خوێندن لەم پلاتفۆرمە کراونەتە کار لێکارانە ئینتراکتیڤ بە جۆرێک کتێبێکی خوێندن کە لەی قوتابی وشک و سەختە کراوەتە ڤیدیۆ ئەنیمەیشنی کوالێتی بەرز. Light shone into her room through her bedroom door. خوێندنەوەی دەقەکان بەدەنگ ڕاکێشان و دانان بەدەست نووسینەوە بەدەستی خۆت لەسەر تابلێتەکەت یان کۆمپیوتەرەکەت. ئەوە ڕێیە ئەوە ڕێی دێ. تێکستەکان بە جۆرێک دەخوێنیتەوە کە قوتابی دەتوانێت بەباشی تێبگات. هەروەها هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی کورت و پوختی تێدایە ئەگەر چەندین جاریش بە هەڵا وەڵامی پرسیارەکان بداتەوە. دوجار پلاتفۆرمەکە ئاراستەی دەکات بۆ گەشتن بە وەڵامی ڕاست و تێگەشتن لە بابەتەکە ئەمەش ئامانجەکەیە. هەروەها مامۆستا دەتوانێت هەر بابەتێکی بێت وەک ئەرکی ماڵەوە لەناو پلاتفۆرمەکە بنێرێت بۆ قوتابیەک یان چەند قوتابیەک یان هەموو قوتابیەکانی پۆلەکەی خۆی و بشزانێت تا چەند بینیویانە سەیریان کردو و وەڵامیان داوەتەوە. پلاتفۆرمەکە لێرەدا تەواو نابێت بابەتێکی دیکەی سەرنجڕاکێشتر هەیە. یەک زیرەکی دەستکرد. زیرەکی دەستکرد زانا لەناو پلاتفۆرمەکەدا هەیە و بابەت بە بابەت چ مامۆستا چ قوتابی دەتوانن سوودی گەورەی لێوەربگرن. مامۆستا دەتوانێت وانە بەوانە پلانی وانەوتنەوەی فرەچشن و دەوڵەمەند بکات و پرسیار لە زانا بکە دەتوانێت هەریکاری بێت لە پلانی وانەوتنەوەدا. زانیاری زێدەکی نمونەهێنانەوەی دەروی کتێب دانانی پرسیار پشتبەستن بە میتۆدە نوێیەکانی پەداگۆجی بە وانەوتنە و چەندین بابەتی دیکە. هەروەها قوتابیانیش دەتوانن بە هەمان شێوە لە هەر بابەتێکی ناو کتێبەکان کە بە باشی تێنەگەشتون لە زانە سوودمەند بن و هاریکارێکی باشتر بێ بۆ تێگەیشتنیان. ئەم زیرەکە دەستکردە بە جۆرێک داڕەشاوە کە تەنها وەڵامدەری بابەتی پەروەردەی بێ. دوو پلانی وانەوتنەوە بۆ ئەوەی کاراسانی بۆ مامۆستایان بکرێت کارێکی ورد و گەورەکراوە بۆی بابەت بە بابەت پلانی وانەوتنەوەی ساڵێکی خوێندن مامۆستا دانراوە ئامادەیە کە هەفتانە چۆن وانەکە بڵێتەوە هەروەها بۆ شیان دیاریکراوە بە چه میتۆدێکی هاوچەرخ ئەو وانەیە بڵێنەوە. سێ تاقیگەی گریمانەیی وەزارەتی پەروەردە هەمانگی کردووە لەگەڵ زانکۆی کۆلۆرادۆ لە ئەمریکا بۆ ئەوەی پلاتفۆرمی گریمانەیی لەناو پلاتفۆرمی قوتابخانەکەم جێگیر بکات. ئێستا بە زمانی کوردی ئینگلیزی گەورەترین تاقیگەی گریمانەی بەردەستە بۆ بابەتەکانی کیمیا، بایۆلۆجی، فیزیا، بیرکاری. چیدی ئەگەر لە قوتابخانەکەتدا تاقیگەی زانستیش نەبێ بێبەش نابی لەوەی قوتابیەکان خۆیان ئەزموونی جێبەجێکردن بکەن. ئەمەش تێچوێکی کەمتر و سەلامەتی زیاتر دابین دەکات چ بۆ مامۆستایان و چ بۆ قوتابیان. چوار پێشبڕکێی زانستی بۆی پلاتفۆرمەکە زیاتر سوودبەخش و چێژبەخش بێ بۆ قوتابیان پێشبڕکێی زانستی لە بابەتەکانی بیرکاری و زانستەکان لەناو پلاتفۆرمەکەدا هەیە بە جۆرێک دوو قوتابی بە نمونە لە زاخ و گەرمیان دەتوانن بانکێشتی یەکدی بکەن بۆ پێشبڕکێکی وەڵامدانەوەی چەندین پرسیاری بیرکاری و زانست بەمبەستی باشترکردنی توانستەکانیان. 5 شەترەنج یاریەکی چێژبەخش و هزری لەناو پلاتفۆرمەکەدا جێگیر کراوە. قوتابی دەتوانێت یاری شەترەنج لەگەڵ ئامێرەکەدا بکە. هەروەها دەتوانێت بزانێت چ قوتابیەک لەسەر هێڵە و بانک هێشتی بکە تا پێکەوە یاری شەترەنج بکەن. ئەمەش توانە هزریەکانیان بەهێزتر دەکات. 6 پاڵپشتی سەرۆک وەزیران با پاڵپشتی سەرۆک مەسرور بارزانی وەزارەتی پەروەردە لە لەندەن لەگەڵ کۆمپانیای گۆگڵ کۆبنەوەی سازدا کۆمپانیای گۆگڵ بڕیاریدا کە بۆ هەموو مامۆستایان و قوتابیانی کوردستان کە ژمارەیان زیاتر لە 2 میلیۆنە ئەکاونتی گۆگڵ فۆر ئێدیوکیشن بە خۆڕایی و بۆ هەمیشە بداتە مامۆستایان و قوتابیان. لە ڕێگەی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانەوە دۆمێنی بۆ ئیمێلی هەموو مامۆستایان و قوتابیان دابینکرا کە ئەگەر مامۆستایەک یان قوتابیەک بێوێ خۆی ئەو ئەکاونتە بکڕێ نرخەکەی $3.
گۆگڵ ڕێگا دەدا خزمەت گوزاریەکان لە پلاتفۆرمی قوتابخانەکەمدا جێگیر بکرێن. بە نمونە لە ئێستادا بۆ کەسێکی ئاسایی بەرنامەی گۆگڵ مێت تەنها 6 خولەک بە خۆڕەیە، بەڵام بۆ مامۆستایان و قوتابیانی کوردستان بۆ هەمیشەیی و بێسنوور بە خۆڕاییە. 7 کتێبی قوتابی. جیا لەمەش قوتابیان کتێبەکانی خۆیان بە شێوەی دیجیتاڵی لەبەردەستدایە لە ناو پلاتفۆرمەکەدا. ناڵێم دەیکەین دەڵێم کردمان. مەسرۆر بارزانی. سپاس بۆ تەماشاکردنتان. شکرا على حسن المتابعة. Thank you for watching. ئێستاش بەڕێزان باس لە پانێلی چوارەمی ئەمڕۆ دەکەن، ئەویش لە ژێرناوی پێدانی مۆڵەتی ئەکادمی و کوالیتی و دێدگای جیهانية يعني آسوي جيهانية. والآن سنبدأ ويسرنا أن نبدأ الجلسة الرابعة تحت عنوان منح الاعتماد الجودة والرؤية العالمية. We're now ready to proceed with our fourth panel, Accreditation, Quality and Globalization. ئێستاش داوای لەم بارزانەی خوارەوە دەکەن بفەرمونە سەر ستەیج. ئەوانەش بەڕێز بورهان مزوریە مستەشار یان ڕاوێژکاری پێشکەوتووە لە وەزارەتی پەروەردە، هەروەها دکتۆر محەممەد حوسێن ئەحمەد سەرۆکی دەستگای چاودێری و دڵنیایی کوالیتیە لە وەزارەتی خوێندنی باڵا، دکتۆر ئوسامە عوبەیدات ڕاوێژکاری لە کۆلێژی ئیمارات بۆ گەشە پێدانی پەروەردەی، هەروەها دکتۆر بوشرا ڕەحال علامە ئەویش سەرۆکی دەستای متمانە بەخشینی پەروەردەی کوردستانە، لەگەڵ بەڕێز بەشدار سەرباز مەولود بەڕێوبەری ئەم پانێلە، لەگەڵ هەروەها بەڕێوبەری پلاندانانی پەروەردە. نطلب من السادة الأعزاء السيد برهان مزوري مستشار الأقدم في وزارة التربية، الدكتور محمد حسين أحمد رئيس جهاز الإشراف وضمان الجودة في وزارة التعليم العالي والبحث العلمي، مع الدكتور أسامة عبيدات مستشار في كلية الإمارات للتطوير التربوي، مع الدكتورة بشرى رحال علامة رئيسة هيئة الاعتماد التربوي الكردستانية، مع السيد بشدار سرباز مولود ألا وهو مدير الجلسة ومدير التخطيط التربوي. Let's welcome onto the stage our panelists. Burhan Mzuri, Senior Advisor, Ministry of Education, Assistant Professor Dr. Mohammed Hussein Ahmad, Head of Quality Assurance and Accreditation, Ministry of Higher Education, Dr. Osama Abaidat, Advisor, Emirates College of Advanced Education, Dr. Bushra Rahal Alama, Chair Kurdistan Accreditation Committee for Education, and our moderator for today, Bashdar Sarbas Maulud, Director of Educational Planning. بەڕێزان بەیانیتان باش
و بەخێر بێن بۆ دووەمین ڕۆژی کۆربەندی پەروەردەیی کوردستان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ تیشک دەخەینە سەر پانێلێک کە پەیوەستە بە داهاتووینەوەکانمان. پانێلێک کە سێ کۆڵەکەی سەرەکی لە خۆ دەگرێت، ئەویش یاخود ئەوانیش متمانە بەخشی، کوالەتی و جیهان بینیە. ڕاستە لە دەستەواژە جیاوازن، بەڵام هەرسێکیان تەواوکەری یەکترین. ئێمە لە هەرێمی کوردستان و لەناو وەزارەتی پەروەردە زۆر جار پرسیار دەکەین کە ئایا یاخود زۆر دەروەڵامەکان وەردەگرینەوە دەڵێن هەبوونی پەروەردەیەکی سەرکەوتوو مانای ئەوەیە کە ڕەگ و ڕیشەی لە ناوەخۆ و لە کۆمەلگەدا چەسپان دەبێت. ستانداردەکان و ڕێساکانمان وشک چوارچێوەیەکی وشک نین، بەڵکو ڕنگدانەوەی پێداویستەکانی کۆمەلگەمانن و هەروەها ڕنگدانەوەی ئەو واقعیەن کە قوتابیەکانی ئێمەی تێدا دەژین. نامێ زۆر درێژە بە هەر سێ بوارەکە بدەم، بەڵام هەر حەزم کرد باسدا جیهانبینی بکەین. جیهانبینی مانەوە نییە ئەزمونێکی وڵاتێکی دیکە بینی و کۆپیکەی و بیسەپێنی بەسەر واقعیەتی هەڵەمی کوردستان، بەڵکو جیهانبینی گلۆبالیزیشن مانای ئەوەیە کە ئێمە بتوانین سوود لە سەرکەوتنەکانی وڵاتانی دیکە و وڵاتانی دراوسێ و وڵاتانی دەوروبەرمان ببینین و ئەو ئەزمونە سەرکەوتوانە بگونجێنین لەگەڵ واقعیەتی هەرێمی کوردستان و دواتر جێبەجێیان بکەین. و کوالەتی ئێمە زۆر جار باس لە کوالەتی دەکەین و زۆر جار خودی خۆشم بینیومە کە خەڵک کوالەتی لە چوارچێوەی بینای قوتابخانە کۆ دەکاتەوە، بەڵام کوالەتی بوارێکی قوڵترە. کوالەتی واتە ڕەخساندنی دەرفەتێکی گشتگیر بۆ گشت قوتابیەکان بۆی بتوانن گەشە بسەن و فێر بن. و هەروەها دواتریش متمانە بەخشی کە لە هەرێمی کوردستان لەوانەیە چەمکێکی نوێ بێتن، بەڵام لە جیهان بۆ ماوەی چەندین ساڵە هەیە. و لێرەدا لەم پانێڵە ئێمە دەتوانین پرسیارەکانی خۆمان ئاراستەی پانێلیستە بەڕێزەکانمان بکەین و لە سەرەتا دەمەوێ لە مامۆستا بورهانەوە دەست پێ بکەم و بیناسێرم مامۆستا بورهان مزوری کە خۆم بە مامۆستا بورهان ئەگوشی دەیناسم. ئەزمموی 33 ساڵی هەیە لە وەزارەتی پەروەردە و گشت مەراحیلەکانی پەروەردەی بڕیەوە چ لە مامۆستایەتی بەڕێوەبەری قوتابخانە سەرپەرشتیار، بەڕێوەبەری پەروەردە و بەڕێوەبەری گشتی و لە دوازاری وێستگەی کارکردنی کە ئێستا وەک ڕاوێژکاری باڵایە لە وەزارەتی پەروەردە. و دواتر پرۆفیسۆر دکتۆر محەممەد حوسێن ئەحمەد کە هەم بەڕێوەبەری گشتی و هەم سەرۆکی دەستگای سەرپەرشتیاری دڵنیایی جۆریە لە وەزارەتی خینی باڵا. و دکتۆر ئوسامە عوبەیدات کە ڕاوێژکاری جێگری سەرۆکی کۆلێژی پەروەردەی پێشکەوتی ئیماراتیە. و دواتریش دکتۆر بوشڕە ڕەحێل کە سەرۆکی کایە لە هەرێمی کوردستان و دواتریش جەنابیان دەتوانن باز بکەن کە ئایا کای بۆ دامەزرایە و مەبەست لە کای چییە و چ سوودێکیش هەیە. مامۆستا بورهان، حەز دەکەم یەکەم جار لە جەنابتەوە دەست پێ بکەم وەک ڕاوێژکارێکی باڵا لە وەزارەتی پەروەردە. ئەکریدیتیشن متمانە بەخشی چ سوودێکی هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی قوتابخانەکانمان لە هەرێمی کوردستان؟ بۆ ئێمە قوتابخانەکانی خۆمان متمانە بەخش دەکەین، بۆ ئەکرێدیت دەکەین؟ باڵێ بەیانی هەموو لایەک باش، خۆشحاڵم کە واجارێکی دیکە گەڕامەوە خزمەتێوەی بەڕێز. کاکە بەشدار، سوپاس بۆ پرسیارەکەت ڕەنگە لە ڕووکەشدا سادە بێ، بەڵام لە هەمان کاتدا قۆڵیشە. ئێمە لە هەرێمی کوردستان پێش ئەوەی بابەتی متمانە بەخشین، بێگومان متمانە بەخشین تۆزێ چەمکێکی نوێیە وەکو بەکارهێنان بە تایبەتی بۆ قوتابخانە گشتیەکان و تەنانەت بۆ قوتابخانەکانی کەرتی تایبەتیش تەنها قوتابخانە نێودەوڵەتیەکان زیاتر داوا کراوبن کە هەوڵی بەدەستهێنانی متمانە بکەن لە دامەزراوەیەکی باوەڕپێکراوی جیهانی. بەڵام خۆشبەختانە ئێستا دوای دامەزراندنی کای کە دواتر بۆ دکتۆرە بوشڕا بەجێی دێڵین زیاتر باسی بکە،
بەڵام ئێستا ئارەزوو حەزێکی زۆر هەیە لەلایەن سەرجەم قوتابخانەکان بۆ ئەوەی متمانە بەدەست بێنن. اینجا بابەتی متمانە زۆر بە سادەیی گرنگیەک یەکجار زۆری هەیە دێمە سەر ئەوەی لەبەر کاریگەریەکانی بە چەند خاڵێک هەوڵ دەدەم ڕوونی بکەمەوە، بەڵام پێشەوەی بچمە سەر ئەو خاڵانە کە گرنگیەکەی ڕوونکەمەوە لە ڕێی کاریگەریەکانی متمانە، پێم خۆشە ئەوە بڵێم کە متمانە بۆ خۆی لە خۆیدا بەدەستێنانی متمانە ئامانج نییە، بەڵکو وەسیلەیەکە، هۆکارێکە بۆ دڵنیابوون لە جۆرێتی لە کۆڵێتی و بۆ باشترکردنی بەردەوام. کەواتە هەر قوتابخانەیەک ئەگە بڕوانامەیەک وەردەگرێ و لە چوارچێوەیەکی دەخات و لە دیوار هەڵدەواسێ، ئەوە مانای ئەوە نابەخشێ کە ئەم قوتابخانەیەکی جیاواز و زۆر باش و بەدەرە لە هەموو خەوشێک. بەڵام ئەوەی کە وا دەکا ئەم ناونیشان و سیفاتانە بەو قوتابخانەیە ببەخشێ، ئەو نەهجەیە کە پەیڕەوی دەکات لە پرۆسەی وەرگرتنی متمانە. ئەمە بۆ خۆی لە خۆیدا وەرگرتنی متمانە گەشتێکی دوور و درێژە کە بەردەوامی هەیە لە باشترکردن و لە باشتربوون. کەواتە ڕۆشنبیریەک دێتە کایەوە کە بەردەوام کواڵەتی پارێزراو دەبێ و لە هەمان کاتدا باشتربوونیش بە بەردەوامی دێتە کایەوە. گرنگترین شت لە بابەتی متمانە بریتیە لەوەی کە قوتابخانە لە دۆخێکەوە دەگوازێتەوە دۆخێکی دیکە، لە ڕۆشنبیریەکەوە دەگوازێتەوە بۆ ڕۆشنبیریەکی تر، لە ڕۆشنبیری ئیجتیهادی تاکانە دەیگوازێتەوە بۆ ڕۆشنبیری کاری دامەزراوەی. زۆر جار بیستومانە فلان قوتابخانەیەکی زۆر چاکە لەبەرەوەی بەڕێوەبەرێکی بەتوانا و دڵسۆزی هەیە، بەڵام بەڕۆیشتنی بەڕێوەبەرەکە قوتابخانەکە دەکەوێت. فلان قوتابخانە مامۆستا فلانی ئینگلیزی یانی بیرکاری باشی لێیە، خەڵک ڕووی تێدەکا، بەڵام بە دەرچوونی مامۆستا لە قوتابخانە ئەو بەهایە لەدەست دەدا. کەواتە ئێمە باس لە چی دەکەین؟ باس لە کللتورێکی نوێ دەکەین کە پشت نابەستێ بە تاکە کەس، پشت دەبەستێ بە کۆمەڵێک پەیڕە و سیاسات و ڕێکار کە قوتابخانە پەیڕەویان دەکا، بەڵام کێ دەستگای متمانە وا دەکا کە قیاسی بکە بیپێوێ و بەردەوام بەهێزی بکاتن. بۆیە متمانە بەخشین، متمانە وەرگرتن بابەتێکی زۆر گرنگە. ئەگەر بە کورتیش چەند خاڵێک باز بکەین، بە تایبەتی کە ئێستا پرۆسەیە لە هەرێمی کوردستاندا نوێیە، بۆچی گرنگە؟ گرنگیەکەی یەکەمیان باشترکردنی کواڵەتی فێرکردن و فێربوون، ئەمە لە ڕێی متمانەوە بەدەستدێتن. طبعا دیراسات سەلماندوویانە هەندێک جا خلاف هەیە، ئایا فێرکردن و فێربوون بە مەجالی یەکەم دێ یاخۆت سەرکردایەتی قوتابخانە؟ من مەیلداری ئەو ڕێیەم ئەوەی کە سەرکردایەتی قوتابخانە، بەڵام ئەهمیەتی فێرکردن و فێربوون زۆر گرنگە، چونکە ئامانجی سەرەکی لە قوتابخانە ئەوەیە کە قوتابی فێر ببێ. اینجا لە بابەتی متمانە لە جۆرێتی فێرکردن و فێربوون جەخت لەسەر فێربوونی قوتابی دەکاتەوە، متمانە جەخت لەسەر دەرهاوێشتەکان دەکاتەوە، نەک ئەو شێوازە کۆنەی دێم ئەرێ منهەجت تەواو کردووە، ئەرێ ڕێژەی دەرچوونت باشە، منهەج تەواوکردنێک چ سوودی هەیە ئەگە قوتابی هەموو ئاماجە فێرکاریەکانی کە لەناو منهەجدا هەیە تێدا تەحقیق نەبوو بن. ڕێژەی دەرچوونێکی سەتا ئەوەندە چ باشە ئەگەر هەمووی لە ئاستێکی خوار بێ، بەڵام لە پەنجا بەسەرەوە بێ. متمانە جەخت لەسەر ئەم خاڵە گرنگانە دەکاتەوە، لە هەمان کاتدا لە بابەتی فێرکردن و فێربوون هانی شێوازی نوێی وانەوتنەوە دەدا کە کاریگەری زیاتری هەبێ، هانی هەڵسەنگاندنی جۆرا و جۆر دەدا، نەک هەڵسەنگاندنێک تەنها لە کۆتایی هەبێ. و لە هەمان کاتدا لە کاتی متمانە بەخشین ڕەچاوکردنی فڕۆقاتی فەردیش دەکرێت کە خاڵێکی زۆر گرنگە. بابەتێکی تر هەیە کە بریتیە لەوەی کە چۆن لە بابەتی لە بنیاتنانی باوەڕ و متمانەی کۆمەڵگە کاتێک قوتابخانەیەک متمانە وەردەگرێ، هەم زانکۆکان، هەم
خاوەنکارەکان شەریکات هەم دایک و باوک و خێزانیش متمانەیەکی زیاتر بەم قوتابخانەیە دەکەن و هەلی هاوبەشی جیهانی و نێو خۆی زیاد دەکات بۆ قوتابخانەکە لە کۆتاییدا دەبێتە هۆی پێشخستنی زیاتری قوتابخانە و ڕەخساندنی کەشاهوایەکی لەبارتر بۆ فێربوون. خاڵێکی دیکەی زۆر گرنگ لە متمانەدا کە یعنی لەگەڵ جەوهری پرسیارەکە یەک دەگرێتەوە بۆچی گرنگە گرنگی بە پێشخستنی سەرکردایەتی قوتابخانە دەدا. پاڵ بە ڕێوبەری قوتابخانەوە دەنێتن بۆ ئەوەی کە پلانێکی استراتیژی هەبێ کە ئەولەویاتی قوتابخانە دەستنیشان بکە و بەردەوام بە دوواداچوون بۆ ئەدای هەموو کارمەندان بکە لە یاریدەدەری خۆی و بە ڕێنماییکاری پەروەردی و مامۆستایان و هەموو فەرمانبەران و بابەتی شەفافیەت و لێپرسینەوەش زۆر پەرە دەسێنێتن لە کاتی وەرگرتنی متمانەدا. خاڵێکی دیکەی زۆر گرنگ پەرەپێدانی توانای مامۆستایانە. ژینگەیەک دەڕەخسێ کە مامۆستا ڕۆژانە فێربوون ببێتە کللتورێک لە ممارساتی ڕۆژانە لە هاوڵەکانی لە مامۆستاکانی تر فێر ببێ نەک تەنها لە خولێک لە ساڵێکدا بۆ چەند سەعاتێک بەشداری پێ بکرێ. متمانەت جەخت لەسەر ئەم خاڵە گرنگانە دەکاتەوە و تەنانەت دەکرێت مامۆستا توێژینەوەی کرداریش بکات لە ناوپۆلدا و سوودی لێ ببینێت و سوود لە هەموو ئەو ممارساتە باشانە وەربگرێتن کە لە جیهانی پێشکەوتوودا دەکرێن. بابەتێکی تری زۆر گرنگ هەیە لە کاتی متمانە وەرگرتن لەلایەن قوتابخانەدا قوتابخانە ئامادە دەکرێت بۆ ئایندە. ئەو هەموو کارامەییانەی کە ئێستا ئێمە باز دەکەین کارامەییەکانی سەدەی 21 کە زۆر گرنگن بیرکردنەوەی ڕەخنەگرانە توانای چارەسەرکردنی گرفتەکان بەکارهێنانی تەکنەلۆژیا و ژیری دەستکرد بە بەرپرسانە نەک بە شێوەیەکی هەڕەمەکی ئەم هەموو کارامەییانە لە ڕێگەی متمانە بەخشین یاخود متمانە وەرگرتنەوە جەختیان لەسەر دەکرێتن. ئێمە لە متمانەدا کە دەڵێن متمانە دەبەخشین بە قوتابخانەیەک مانای ئەوە نییە کە ئەم قوتابخانەیە دەقاودەک و قوتابخانەیەکی پێشکەوتووی جیهانی بێ. نە دەمانەوێت بڵێن ئێمە باشترین کۆپی خۆمانین نەک کۆپی قوتابخانەی وڵاتێکی دیکە. گەورەترین دەستکەوتیش لە کاتی وەرگرتنی متمانە یعنی کە متمانە وەردەگرن لە ماسەیەک ئەوەیە کە شێوازی بیرکردنەوە دەگۆڕێ. چاکبوون و باشتربوون دەبێتە عادەتێکی ڕۆژانە دەبێتە نەریتێکی ڕۆژانە ئەوەی یابانیەکان پێی دەڵێن کایزن. هەروەها کوالەتی و جۆرێتی پاراستنیش دەبێتە شێوازێکی ژیان. بۆیە گرنگە ئێمە پێشوازیەکی زۆر گەرم لە بابەتی متمانە بەخشین بکەین کە ئەم دامەزراوەیە دروست بووە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە لە هەرێمی کوردستان لە سفرەوە دەست پێ دەکەین. ئێمە هەندێک هەنگاومان ناون ئەو بە تایبەتی کە بە ڕێزانی ڕێکخراوی بریتیش کاونسڵ لێرە ئامادەن ساڵانێکی زۆرە ئێمە بووینەتە خاوەن ستانداردی خۆمان و بە جۆرێک لە جۆرەکان ئەوەمان کردووە بەڵام ئەوەی ئێستا دروست دەبێ ئەمە لە جیهەتێکی دەرەوەی وەزارەتە دەکرێت ئێمە هەردووکمان تەواوکەری یەکتر بین و هیچ تەزاڕوبێک دروست نەکا ئەوەی خۆمان تەرکیز لەسەر مەسائلی پابەندبوون بە ڕێنمایی و مەنهەج و شتەکانی تایبەت بە سیستەمی فێرکاری خۆمان بکەن ئەوانیش دەکرێت ئەم ڕۆیشتنە لەسەر مەسارە ڕاستەکە ئاستەکەی بەرز بکەنەوە. زۆری ترم پێیە بەڵام بۆ ئەوەی وەختەکە نەگرم دێمەوە خزمەتتان. پانێلەکەمان بە زمانی ئینگلیزیش بەڕێوە دەچی بۆیە دەبێ مەوزەکە بگۆڕین بۆ ئینگلیزی و پرسیارەکانمان ئاراستەی یەکەم جار دکتۆر محەممەد بکەین. And I would like to just thank Mr. Borhan. I think that one of the points that you have mentioned is creating a bridge between local needs and global standards. And this is where CAI comes, actually. And then our later questions will be addressed to Dr. Bushra. But my question to Professor Dr. Muhammad is that how does the push for quality assurance directly benefits the daily academic life and the future career prospects of our university students in the Kurdistan region? Thank you very much, Mr. Bajdar. Good morning, everyone. First, allow me to express my sincere appreciation to His Excellency, the Minister of Education,
and all the organizers of Kurdistan Education Forum for bringing all these policymakers, decision makers, academics, teachers, students to this hall today and to discuss a very important issue in relation to education and the future of education in Kurdistan region. I would also like to welcome all the friends, all the guests, in particular His Excellency, the Minister of Education of Syria, our dear friend, Professor Mohammed, and the members of the delegation for being with us, and also to welcome my fellow panelists as well to discuss a very important issue in relation to quality assurance and accreditation. Mr. Bajdar, you just touched upon a very important question in relation to the future of quality assurance and its relation to the academics and students. Talking about future is not easy because that didn't happen yet. But I will just start with the past and with the history before we go to talk about the future. As you know, that talking about quality assurance is not something, as my dear colleague, advisor Mr. Burhan just mentioned, happened recently. It happened in the previous century, and with the progress of the implementation of Bologna process in Europe, the expression quality assurance came to the existence and started to be implemented in the other parts of the world. When we talk about quality assurance, the first thing we think about is quality. Quality is not only in education. Quality is in all the fields in our life. Whatever we are talking about in our daily life, in our daily routine, should be connected with quality. When we go to the shop for shopping, for example, the first thing we are going to check, we check the quality. When you are going to drive your car, you are going to fasten your belt and get ready, check your quality of your car. So quality is with every part of your life. But now, if we talk about the quality in relation to education and higher education, you will see that many people actually will think about the regulation, will think about the laws, will think about the reports, as President Rahal is doing right now, will think about the accreditation procedures. But for the student, these are nothing. They don't know the regulations, they don't know the laws, they don't know the procedures. For the students and their perspectives, quality assurance is much more than the administrative issues. It's about ensuring that when they are going to graduate, they save their own place in the labor markets. Their certificates, their education will be effective enough, will be relevant enough for the skills needed in the labor market. We just heard about the skills. Which type of skills we are talking about in the 21st century? You know that in terms of quality, and in my power as the Director General for Quality Assurance, the 4 C skills for the 21st centuries are actually the roots for quality for any student, any graduate. They should be equipped with these 4 C's skills: critical thinking, communication, collaboration, and creativity. These are the 4 C skills for the 21st century. When we are going actually to teach our students, we need to equip them enough with these skills to send them to the labor market. So our primary goal in the Ministry of Higher Education is to place students in the center of the educational process. Since 2015, Mr. Bajdar, we have started to implement the Bologna process into our universities. It was a radical change to higher education system in Kurdistan. From the beginning, any change you are going to get, you are going to have reaction for it. Any action you do it will not be left without reaction. But we insisted to have it in the region because we understand this is the center that we need to put our students into to be able to get them ready for the labor market and to respond to the labor market needs. In academic life,
quality assurance improves several important areas. Number one, it strengthens the quality of teaching and learning. We understand that when we are going to implement quality into our education system, the first thing we are thinking about to have a better education, better learning for our students. Quality assurance improves teaching methods. There are several mechanisms for teaching. Several methods we are implementing. We have been taught through the primary school to the university through different methods. But these methods are different. Which one is the best? None of them is considered to be the best. The best one is the teacher who's going to deliver the quality of the method of teaching. Number two, we have fair assessment. When we are going to implement the quality assurance, we will understand that we are fair enough to implement the right evaluation and assessment for the students. It ensures that there is transparency, which is very important, consistency, and fairness in education. The other important point in the implementation of quality assurance for the students is students are going to get enough support through the quality assurance process. We understand that when we are implementing quality assurance, we are not implementing it for ourselves. It's for the sake of the student to get a very qualified, educated graduate to the labor market. So we are going to get the students equipped enough with the academic advising, digital services, and learning resources. The other important point is related to the employability. You know, we have a big gap right now in the labor market with a big number of graduates. I'm talking from the higher education perspective, from the university's perspectives. Unfortunately, every year, thousands of graduates are going to be left without jobs. I doubt that there are families who got graduates and they're going to sit in their own houses. No way for getting a job. So when you are going to have accredited programs, I mentioned the word accreditation. We have quality assurance and accreditation, but I'm going to focus on quality assurance, leaving accreditation for Bushra to talk about it. Because quality assurance is internal assessment and evaluation. Accreditation is the external one. So for the internal one, we want to ensure that all the programs that we have within our universities will be in alignment with the labor market needs, and how we can assure that these programs are in alignment with the labor market needs. We need the consultation. With whom? With the private sector. In terms of quality assurance, there should be a very good link and direct connection between the higher education and institutions and the labor market. And also for the Ministry of Education, this is also true because we are going to start education from the scratch. For alignment, we actually need to consult with the labor market and with the industry. Unfortunately, we are facing a lot of challenges. We don't have right industry advisory boards where we can go and consult with them at least 2-3 times a year to get their feedback about the programs, about the needs they wanted for the labor market. The other one is the global recognition. It enhances the credibility and international recognition of the qualification. When you are going to do your quality in the right way, when you get the accreditation for the programs in the right way, then all the certificates of the graduate will be recognized internationally. But this will start from the quality assurance procedures. Students should be in the position to go and look for a job and get a job wherever they go. Unfortunately, we are just talking about the local market. But for quality assurance and accreditation, the story is something else. It's also including the international market. If we are talking about this program, saying, oh, we have a big number of graduates in this program, we don't need it anymore. We need to just close it. Well, this is not correct.
If this is true, then all the high qualified universities in the world should shut down all the programs, all the departments, like Oxford, Cambridge. You have never ever heard about these universities to shut up any programs. But they are going to align their programs to respond easily to the labor market. Another one is student-centered education. When we are implementing quality assurance, we are putting the student in the center of the education learning. Student will be quite active, not passive anymore. We are going to give him the right for the introduction, the right to speak, the right to criticize, the right to comment, and also to express himself. Unfortunately, the lack of skills we have with the graduates made them not to be able to get the jobs easily in the labor market. So quality assurance promotes accountability because universities regularly review these programs, gather students' feedbacks, go through the reports, analyzing them, looking for the areas for improvement. When we are implementing quality assurance for the students, what we are looking for the improvement. We want to put the students in a better shape. We have a very famous proverb saying that good, better, best. Never let it rest till your good is better and your better is best. Thank you very much. Thank you, Dr. Mohammed, and thank you for really just clarifying that quality is not a few things in the ministry, but it's a very comprehensive concept that encompasses lots of things. And thank you for really just mentioning the market study that we have done with the organizations just to identify the skills in the market and aligning our textbook and aligning our curriculum and aligning the skills that students are learning in the university with the market needs. Let's just go back to the accreditation. I think there are two accreditation, and so the one is global, the other one is local. So let's just focus on the global one first, and then I would like to ask Dr. Osama. So what are the core immediate, let us say, benefits of international schools when it successfully achieves full accreditation? Because when a school goes through the process of accreditation, there are some stages that they need to go through. So the initial stage, the middle one, I don't really just recall the name, but the final one is the full accreditation. So what are the core immediate benefits of accreditation when a school achieves the full of it? Thank you. Thank you for the question. I will answer in Arabic if you don't mind. راح أحكي باللغة العربية إذا سمحتوا. أول شيء شكراً على هذه الدعوة، وسعيد جداً بوجودي للمرة الرابعة على التوالي في هذا المنتدى الذي كل عام الحقيقة يتحدى نفسه. فبأول مرة تختلف كلياً عن 2026. فهنيئاً لوزارة التربية والتعليم تحت قيادة معالي الدكتور آل حمو. سعيد جدا بوجود معالي الدكتور محمد أيضا وزملائه. وأكيد في بعض الوجوه أصبحت مألوفة يعني خلال السنوات الماضية. فصباح الخير للجميع. بجوز جزء من الجواب على هذا السؤال تطرق له الأستاذ برهان والدكتور أحمد، فراح أجاوب أنا بطريقة مختلفة إذا بتسمح لي دكتور. أول شيء مع عملية الاعتماد ما في لغاية الآن خلينا أحكي عرف متفق عليه مع موضوع الأكريتيشن. بعض الجهات بتسميه external review، بعض الجهات بتسميه inspection إنجاز التعبير، بعض الجهات بتسميه accreditation. وأيضا هناك فرق ما بين الأكريتيشن المرتبط بجهات وهيئات اعتماد دولية، وخصوصا فيما يتعلق بالكيت 12 مثل كوغنيا مثلا، مثل CIS، مثل نياسك، مثل كوبس. هذه جهة اعتماد خارجية خلينا نحكي. وأيضا هناك اعتماد داخلي، وطبعا المسؤولية الآن تقع على عاتق هيئة الاعتماد تحت قيادة الدكتورة بشرى. مهمة مش سهلة، لكن أكيد قدها بالدعم الموجود. الإيكو سيستم الموجود في إقليم كردستان بيسهل هذه الجوانب. أيضا هناك الجهات التي تنفذ هذا الاعتماد
متفاوتة. يعني إذا بنطلع على دول المنطقة لا يوجد نموذج واحد. وأنا سعيد جدا امبارح معالي الدكتور محمد حتى في واحدة من السلايدات لكن مريت عليها بسرعة كانت بتحكي عن الاعتماد. بالأردن مثلا في عندنا هيئة اعتماد وضمان جودة مؤسسات التعليم العالي، بينما التعليم المدرسي هناك إدارة الجودة والمساءلة في تتبع وزارة التربية والتعليم، هي التي من تقوم بعملية تقييم الجودة في المدارس. مؤخرا تم دمج وزارة التربية والتعليم مع التعليم العالي في الأردن، وتم توحيد جهة الاعتماد كامل المسؤولة عن جودة من رياض الأطفال إلى التعليم العالي، تتبع جهة واحدة. والحقيقة حاليا النظام يتم مناقشته في مجلس النواب الأردني. في الإمارات العربية المتحدة هناك هيئة الاعتماد منفصلة، هيئة الاعتماد للتعليم العالي للجامعات مسؤولة عن الاعتماد للجامعات. أما فيما يتعلق بالمدارس فهناك جهتين للاعتماد. هناك الجهة وزارة التربية والتعليم هي مسؤولة عن اعتماد وتقييم جودة المدارس الحكومية في الإمارات المختلفة. أما فيما يتعلق بعملية اعتماد المدارس الخاصة فكل إمارة موجود فيها جهة مسؤولة عن هذا التطبيق. مثلا في أبو ظبي هناك مجلس أبو ظبي للتعليم، في دبي هناك هيئة المعرفة KHDA، في الشارقة هناك سبيا اللي هي هيئة الشارقة للمدارس الخاصة، وهكذا. فلا يوجد جهة واحدة الحقيقة مسؤولة عن اعتماد المدرسي. مصر مثلا في جهة اعتماد واحدة، في البحرين جهة اعتماد واحدة وهي بالمناسبة مؤسسة قديمة جدا هيئة الاعتماد في البحرين. السعودية هناك هيئة التقويم والتدريب اللي كانت تمارس عملها من سنوات، لكن عملية الاعتماد تم إضافتها مؤخرا وتم بداية عمل الفريم ورك. أنا بجوز إذا بدي أحكي عن قصة عملية تقييم المدارس في أبو ظبي اللي أنا عاصرتها من 2009 باختصار راح أتحدث عنها، لكن راح أغطي الإجابة على السؤال وبجوز الأسئلة الأخرى. بال 2009 أنا بدأت في العمل في عملية تقييم المدارس في إمارة أبو ظبي، وكان معظم المدارس الموجود هناك مدارس ما تسمى مدارس فيلا سكول، مبنى سكني يتم إنشاء مدرسة فيه. فبقي الحال على هذا كما هو لحتى صدور لائحة تنظيم العمل المدارس الخاصة في 2013، وتم توقيعها من طبعا الشيخ محمد بن زايد ذاك الوقت بصفته الرئيس التنفيذي لإمارة أبو ظبي وولي العهد، يعني أخذت أعلى قرار سياسي في إمارة أبو ظبي. من 2013 ل 2019 أنا كنت مسؤول عن تقييم المدارس في إمارة أبو ظبي، يعني مسؤول عن جودة المدارس الخاصة والحكومية في إمارة أبو ظبي. في ذاك الوقت كانت المدارس الحكومية أيضا تتبع لإمارة أبو ظبي، المدارس الحكومية داخل الإمارة يتم تقييمها من نفس الهيئة من نفس الجهة. شوي الأمور معقدة. من 2013 كان هناك فريم ورك إنجليزي بريطاني، لأنه زي ما بنعرف أوفستد هي أكبر جهة قديمة ومطورة معاييرها، كانت تقريبا أبو ظبي متبني معايير أوفستد. وبرجع للبداية عن العولمة إنه نتعلم من غيرنا ولكن ما نطبق نفس الشيء. واليوم إحنا we don't want to reinvent the wheel. في تجارب عالمية كتير في أستراليا، في نيوزيلاند، سكول ريفيو مثلا، سكول اكسلنس موديلز، حتى في بعض الجهات بتسميه سكول اكسلنس موديل rather than سكول اكريديشن أو سكول ريكوجنيشن موديل. بقي هذا الحال كما هو إلى أن تم تطوير إطار عمل بال 2015، إطار وطني لدولة الإمارات تم توحيد المعايير، وهذا الأساس. وإحنا أنا بجوز أتيحت إلي الفرصة إنه تو انجيج مع الدكتورة بشرى والزملاء في عملية تطوير المعايير الاعتماد حاليا. هناك اتفاق على إيش البيست براكتسز، يعني كنا بنعرف إيش what's good teaching is, how does good leadership or outstanding leadership look like in the classroom إلى آخره. التحديات إلى درجة كبيرة أيضا متشابهة، التحديات التي تواجه عملية اعتماد هذه المدارس. أنا باعتقادي أول سنتين، وهذه قد تكون التجربة اللي راح يمر فيها الزملاء في الإقليم، هي بناء الثقافة، وتحدث الأستاذ برهان أيضا عن هذه الثقافة.
بناء ثقافة الاعتماد شيء مهم جدا. هذا راح يأخذ 2 ل 3 لأنه راح يكون في عملية تشكيك، في عملية الأكريتيشن، في عملية الأكريتيشن عملية أيضا تضيف أعباء كثيرة على المدارس بالمناسبة، مش عملية سهلة، مش عملية سهلة. بقول لك فوق أعبائنا كمان جايين الاكسترنال ريفيورز حلوا عنا، مش فاضيين. أيضا هناك تكاليف مادية. هناك الأخطر من ذلك هو عملية أنا كيف بشوف نفسي في عملية التقييم. واحدة من التحديات الأساسية اللي واجهناها كان إنه لما تعمل عملية التقييم الذاتي المدارس سيلف ايفالويشن، كان تقريبا 80% من المدارس في أول 2 أو 3 كانوا يحطوا أنهم outstanding أو very good schools. فكان في فجوة كبيرة الحقيقة بين أنا كيف بشوف نفسي وبين الواقع. بال2019 أنا تركت مجلس أبو ظبي بال2019 ورجعت على الأردن 7 سنوات، حالياً رجعت على أبو ظبي. فبال2019 لما آخر سنة عملنا تقييم لهذه المدارس، الحقيقة كانت نسبة التطابق بين التقييم الذاتي، نتائج التقييم الذاتي، وبين التقييم الخارجي بدي أحكي كانت هي صارت أكثر من 98%. بمعنى صار في باي إن، صار في أندرستاندينج، لأنه المدارس بدأت ترى هذه القيمة. بالآخر زيارة التقييم أو الاعتماد هي مش كومبلاينس. مزبوط في البداية ممكن تكون كومبلاينس، ممكن تكون الجودة، لكن التركيز على الجودة والتطوير هو الأساس، الأبروتش اللي أنا بمشي فيه. وهذا ينطبق على الجامعات أيضا دكتور محمد. الأبروتش اللي أنا بدخل فيه على الجامعات أو المؤسسة، سواء كانت مؤسسة تعليم مدرسي أو تعليم عالي، هل هو بهدف تصيد الأخطاء، أم هو بهدف الأكاونتابيليتي المساءلة، أم هو بهدف فعلياً مساعدة هذه المؤسسة على التعرف على الفجوات التي تنقصها حتى تغطيها وتتطور. وين الجابس، وين نقاط القوة، وين الجوانب التي ما زالت تحتاج إلى تطوير وتحسين. هذا المدخل إلى هذه المؤسسات هو الذي يبني الثقة. أنا مش جاي أحاسبك وإلى آخره، مع أنه طبعاً الأكاونتابيليتي جزء أساسي، وخصوصاً في المؤسسات سواء كانت حكومية أو أهلية. أنا كولي أمر أنا بدي أشوف الفاليو فور ماني، وخصوصاً لما أدفع $5,000 ولا $10,000 لمدرسة تتبع منهاج ما، أنا بدي أشوف هل هذا فعلاً في فاليو فور ماني. هذا أكبر سؤال بوجه ولي الأمر. أنا بدفع 10,000 بس إيش أنا بالمقابل بحصل؟ هل ابني يكتسب المعرفة والمهارات اللازمة؟ هل هناك أنشطة لا منهجية؟ هل هناك إلى آخره؟ ففي جزء من عملية الاعتماد هو الحقيقة مساءلة. أيضا من الفوائد الكبيرة اللي كنا نشوفها فعليا، وهذا بجوز بهم أصحاب القرار، هو استخدام هذه النتائج. يعني الدكتور ألان اليوم بهمه يشوف الراوند الأولى من عملية التقييم كيف طلعت نتائج المدارس، حتى فعليا يتخذ قرار مبني على الأدلة. يعني اليوم كل واحد من الموجودين اللي على تواصل مع المدارس بيعرف واقع المدارس، لكن إلى درجة كبيرة هذا غير مرتبط بأدلة، بإيفيدنس، بسوليد إيفيدنس. خلينا نحكي، احنا بنعرف انه التدريس تعبان مثلا، او القيادة المدرسية بحاجة لدعم، بس انا بدي الدليل. والجودة مهمة جدا. انا ما بدي كمان نشوف تكون الجودة وان شوت. الكونسستنسي في عملية الجودة مهمة جدا. عشان هيك عملية التقييم احيانا بقول لك انا بدي اشوف الترندز لسنتين 3 4 حتى فعليا اشوف انه في تناسق. مش السنة صار الجودة عالية، السنة الماضية كانت ضعيفة إلى آخره، من سواء استخدام البيانات المختلفة، نتائج الطلاب، اجتماع مع أولياء الأمور، الكويشنيرز اللي بتروح لأولياء الأمور إلى آخره. واحدة من الفوائد اللي أيضا بجوز الأستاذ برهان ما ذكر هي عملية الاعتماد الخارجي للمدارس. الحقيقة هي فيما يتعلق بجوز المجتمع في كردستان والمدارس في international students نسبة لا بأس فيها. فإذا أنا اليوم بدرس في مدرسة IB، والIB ليس جهة اعتماد بالمناسبة، وإنما هي جهة اعتراف وريكوجنيشن.
اذا انا بدرس، وهذا صار معي انا، اولادي كانوا مثلا بيدرسوا في مدرسه اي بي في ابو ظبي، سموثلي كان الترانزيشن بالنسبه لهم لما رجعوا على الاردن على بنفس الصف نفس المنهاج الى اخره. فعمليه الانترناشونال موبيليتي للطلاب هذه مهمه جدا، بتساعد كثير المدارس. فائده اخرى هي عمليه رفع التنافسيه. احنا بنحكي عن المدارس الخاصه او المدارس الاهليه هو سوق واندستري، وكل واحد من ملاك المدارس الخاصه اذا كانت مع بعض الاستثناءات، لأن هناك بعض المدارس الأهلية غير ربحية، لكن بالمجمل أنا فاتح هذا كبزنس حتى أربح منه. واحدة من الطرق اللي بتضعني أنا بهذه الدرجة وتضع غيري بهذه الدرجة هو عملية الاعتماد والجودة اللي أقدمها أنا. وبالتالي عملية الاعتماد هي عبارة عن فاليديتي، عبارة عن عملية فاليديتي، التأكيد على أنه فعلا هذه المدرسة تقدم هذه الجودة. وبجوز توصل لمرحلة أنه يصير في رانكينج سيستم. كنا في ابو ظبي مثلا في رانك للمدارس، مدارس اوتستاندينج، الفيري جود، الجود، الاكسبتبل، والضعيفه، لدرجه انه وصل في ابو ظبي انه ممنوع الطلاب المواطنين يدخلوا المدرسه، اي مدرسه خاصه، اذا كان تقديرها اقل من جيد. وهذا طبعا دفع المدارس حتى تحسن الجوده. عملية رفع الرسوم أيضاً، ربط عملية رفع الرسوم السنوية من المدارس الخاصة بالجودة التي تقدمها، هذا أيضاً مهم جداً. فهناك الحقيقة قيم كبيرة وفوائد عديدة لهذا، لكن بعيد وبكرر، أنا كمدرسة بعرف مستوى الفائدة، بعرف مستوى التدريس والتعليم اللي عندي، بعرف مستوى القيادة اللي عندي، بعرف وين الفجوات التي ما زالت بحاجة إلى تغطية، بعرف جوانب القوة وببني عليها قراراتي المستقبلية. شكرا. Thank you, Dr. Osama, for explaining or giving us the insight on the self-assessment, external evaluation, and also the international accreditation agencies like Cognia, ISIC, and CIS that are available also in Kurdistan region, and many of our schools are really just benefiting from their services in the Kurdistan region to improve their quality of education. So from global to local, let's come back to CAI. I think previously CAI was known as CAC. That's how we called it, and the term has changed to CAI. And CAI has been established through legislation in June 2022 in the Kurdistan Regional Government, or by the Kurdistan Regional Government. So just to promote CAI, just to make people understand what CAI is and why CAI is there, because some of the people might really just say, if we are really just getting accreditation from outside of Kurdistan region, from international accreditation, so why CAI is there? What is the role of CAI? So how would you describe to the teachers and the principals who are sitting right in here, and also to the ones who are watching us? So what CAI is, and what are the daily missions of CAI? So how would you describe that to the teachers? Thank you, Mr. Bashtar, for this very important question. First, good morning, everyone. I'm happy to be here representing the Kurdistan Accrediting Association for Education, or CAI. I want to thank the Minister for the invitation, as well as welcome all attendees. This is very important for us at the establishment phase. So I want to start and begin with the national context. Mr. Bashtar, you highlighted in every single question the importance of being organic, of being contextual and realistic. This is why I want to start with why CAI was established by the regional government. So basically, the Kurdistan regional government has a vision and ambition for an educational reform nationally through Kurdistan region, and this is called Knowledge Nation, where the establishment of CAI was to contribute to this ambitious vision, because the government believed that education contributes to and actually plays a critical role in social progression, economic development, workforce readiness, as Dr. Muhammad said, and more importantly, regional stability, so at the global context. And CAI was established to translate this commitment into action through a national accrediting and quality assurance agency to support
not only schools, but also higher education institutions. So we have two commissions. The Commission on K-12 is led by Dr. Lara Nabil, and the Commission on Higher Education is led by Dr. Dilan Rustam. And how we do this is through national accreditation standards, but I want to highlight on the standards themselves. The standards for accreditation are internationally informed. According to best practices, they were developed with two partners that have been working hand in hand with us since establishment, which are the Middle States Commission on Higher Education for Universities and a Middle State Association for Schools. So our standards are internationally aligned, but they're also locally grounded, and this is very important. From day one, and with the support of the Ministry of Education, the Minister and Mr. Burhan specifically, and also the Ministry of Higher Education, with the Minister and the Head of the Quality Assurance, Dr. Muhammad, they allocated a pilot project. This pilot project was very important to test the standards according to the local realities and context of the schools. So this was one, and actually in K-12, this led to revision of the standards that were approved by the board. So the national accreditation standards are rolled actually in practice through the various pilot schools and pilot universities that we were allocated. And the beauty of the pilot project, and thanks to the minister, is that they were predominantly public. So we had 12 schools, 9 public, 3 private, and for higher education, there were 12 universities. I recall they're equitable with regard to the distribution between public and private. And because you asked us what is the day-to-day mission, I will highlight 5 areas of focus since establishment, or at least since I started with CHI, and this has already started by the president at the time, Dr. Honar. So first, capacity building, and this is addressed to the school principals, the leadership of universities, as well as the teachers and faculty members. From day one, CHI was keen on spreading awareness about accreditation with the support of both ministries, and this was important. We're a new agency. We're a new concept, like Mr. Burhan said. We wanted to make sure and assure that everyone knows about the value of accreditation and quality assurance. I won't repeat my fellow panelists, but that's what we have been doing over the past year, and we have almost done more than 20 webinars, seminars, workshops, in person or online. Also, through the pilot project, we were in the field. So we went to the schools, did training there also for teachers, school admins, as well as leadership, because we believe also on leadership effectiveness and having oversight about the operation of the whole school, and this is one of the standards. So this is capacity building as one main area of focus. Another one was continuous improvement, and also it was addressed by our panelists, who are, by the way, Dr. Muhammad and Mr. Kalari, their advisors on the advisory board for CHI, and Dr. Osama is a commissioner overseeing, among 6 others, the work of the Commission on K-12. So this is the quality governance structure as well. But the second area, as I said, continuous improvement. And this was done, as Dr. Osama highlighted the practice in the UAE and the region, is that we asked the schools to self-reflect, and also the universities, according to the standards, because we wanted to test where they are, to test their readiness and assess their readiness with regard to the standards, since we did not have any baseline data. So they were given reflective questions where they also narrated their current status according to the standards for the Commission K-12 and higher education. But more importantly, Dr. Osama, this was coupled with evidence. We wanted to make sure that they are, evidence verify the claims or the narrative that they're speaking. And accordingly, a development plan will be shared with each school so that it is tied to their mission. And we know we have different types of schools, the public, the private, national curriculum, and the international. And each school of these, they have their own mission and strategy. So this was the second focus. The third one, which also I'm proud to share today in this forum, a first in Kurdistan region, is that we did accreditation reviews. Dr. Osama talked about the accreditation reviews where we assemble external teams that are trained to accredit our institutions. And we did this
So we received 2 applications from universities who demonstrated readiness to go through the external review process along with evidence. We assembled a team of experts who conducted the interviews with the leadership, with the university constituents, faculty, staff over a 2-day visit. And they shared their judgment that was reviewed by the commissioners up to the board and the board committees. The announcement of the first 2 institutions in Kurdistan who will be granted the first pathway, which is eligibility for higher education accreditation, will be announced tomorrow. This is the 3rd area of focus, and we want also other institutions who demonstrate readiness to come forward, because our governance structure as well as our peer evaluators can accommodate this. The 4th area of focus for the work that we're leading is that we want CAI to be a recognized accrediting agency. We're national, we're supported by the ministries, by the government, by all the partners that are working with us to elevate education and support the reform of the nation, but we want also as an institution to have a presence in the quality assurance and accreditation network. That's why CAI was accepted to be a member of the CHIA, International Quality Group. This is Council on Higher Education. It is basically the recognizer of all accrediting agencies like us, like HDA, QAA internationally. And once we go through formal reviews, which we did, we can submit for official recognition. The second one is that we were approved as associate member with INCAHI due to the young age of the institution. And we submitted as subscriber for ICAISA, which is for K-12. So what I wanted to share is that we're working on the institution as well for its own recognition, also for the international recognition of our member institutions, whether schools or universities. And last but not least is the advocate and partner focus that we're focusing on. So over the past 6 weeks, I and the team has been visiting the consulates. I can see Richard here, the ministries as well, to have MOUs to align and integrate efforts, also with foundations. Kurdistan Innovation Institute is in close collaboration with us, the Kurdistan Foundation. SEED, Rwanga, we went into each institution that is investing in education in Kurdistan for one purpose. Because what you said, Dr. Osama, is continuous improvement is a responsibility, and we wanted to have a shared responsibility for improvement to support schools and mobilize efforts to align with our accreditation. So we need to funnel all these investments, capacity building for the teachers, infrastructure support, to align with the readiness for the schools to get the badge of honor nationally. So that's it. Thank you. Thank you, Dr. Bushra, and I think that CAI is a bridge to really just open up or align the local standards to the international standards that other agencies are really just designing to improve the quality of education at the school levels. So let's just go back to the Kurdish one. Do you have any questions? I just want to add, because Mr. Burhan talked about inspection, and we have a lot of school teachers and principals today. I want to highlight the distinction between what the Mushrif program does in the ministry, which is mainly compliance, as Mr. Burhan discussed. Ours is more about accreditation, which is a wider view of how the leadership is managing the schools effectively, how clear the mission is, effectiveness in planning, to make sure that also teaching and assessment are conducted in a way to assess that and ensure that every student learns, progresses, and succeeds. And I want to also focus on the point that was raised by Ms. Shilan yesterday, is that Kurdistan now is in a different stage. We're looking into more than just teaching and learning in the traditional way, but also aligned with international best practices, but most importantly, the support services that are available to students, specifically those who need accommodation, and how to detect them, how to support them, how to nurture a culture that makes every student succeed. So this is part of the work we're doing as well. Thank you. Thank you. زور سپاس. بۆی سوود دەکاتەوە کە کات ببینین، حەز دەکەم پرسیاری دووەم لە
پانەلیستەکان بکەم بەڵام وەڵامەکانم هەر لە ماوەی لە کەمتر 5 دقە دەبێت لەبەرەوەی دەبێت دەرفەتێکیش بدەین بە کۆمنتەکان کە خەڵک کۆمنتی نووسیە و پرسیاری کردیە و پێویستە ئەو پرسیارانش هەندێک لەو پرسیارانە یەک لەوانە ئەوەی ڕێبینخانە کە بە بادینی نووسیتی و حەز دەکەم لەهجەی بادینیش بینە ناو جەلسەکەمان چونکە بە سۆرانی و عەرەبی ئینگلیزی قسە دەکرێت بەڵام بە بادینیش حەز دەکەین بینە ناوێ بۆیە پرسیاری دووەم مامۆستا بڕهان ئێمە باسمان لەوە کرد کە دەستگای ئەکریدیتیشنی ناوەخۆ هەیە و دەستگای ئەکریدیتیشنی جیهانی هەیە چۆن دەتوانین ئێمە هەردوو ستانداردەکان هاوتەری بکەین و قوتابخانەکانی خۆمان بکەینەوە بەڕووی ستانداردە جیهانیەکان بەڵام لە هەمان کاتیشدا بتوانین بەها ناوەخۆیی و یاخود کللتوریە ناوخۆریەکانی خۆمان بپارێزین لە ڕێگەی ستانداردەکان. وەڵام من ئەو پرسیارم زۆر پێخۆشە چونکە بۆچوونێک هەیە لە نێوان زۆرێک لە پەروەردەکاران و لە ناو چین و توێژەکانی جیاوازی کۆمەڵگە گوایە پەیڕەوکردنی ستانداردە نێودەوڵەتیەکان دەبنە مای لە دەستدانی ناسنامەی نیشتمانی یاخۆت کاڵبوونەوەی کولتور و بەها نەتەوەییەکانمان. بەڵام ئەگەر بە وردی پرسیارەکەت داڕێژینەوە کاکە بەشدار با بەو جۆرە نەبێ کە ئایا ئێمە بەهانەتەوەیی و کللتورمان هەڵبژێرین یاخود پێوەرە نێودەوڵەتیەکان. با پرسیارەکە بەو جۆرە بێت چۆن پێوەرە نێودەوڵەتیەکان بخەینە خزمەت بەهانەتەوەییەکانمان. بەو جۆرە پرسیارەکە داڕێژینەوە بۆچی؟ چونکە پێوەرە نێودەوڵەتیەکان باس لە چی دەکەن؟ باس لەوە دەکەن ئێمە نەوەکانمان چۆن فێر دەکەین. بەڵام باسی چۆنێتی دەکەم، باسی جۆرێتی دەکەم. بەڵام ئەگەر بینە سەر بابەتی بەها و کولتور و ناسنامە ئەوە دەبێ باس لەوە بکەین ئێمە نەوەکانمان فێرە چی دەکەین، بۆچی فێرە ئەوەیان دەکەین، لە کۆتاییدا چ جۆرە تاکێک چ جۆرە مرۆڤێک بەرهەم دێنین. بۆیە ئەو جیاکردنەوەیە زۆر گرنگە. پێوەرە نێودەوڵەتیەکاندا لە بنەڕەتدا هیچ ناسنامەیەک ڕەت ناکەنەوە و لە ناوی نابن. یان دەبێت لەوە دڵنیابیم. بۆ چونکە تەنها تەرکیز دەخاتە سەر کوواڵێتی سەرکردایەتی فێرکاری، کاریگەری وانەوتنەوە، پێوانەی بەرهەمەکانی فێربوون، باشتربوونی بەردەوام، ڕازیبوون و خۆشگوزەرانی قوتابی و هەروەها بەکارهێنانی داتا و بەڵگەکان بۆ وەرگرتنی بڕیارەکان. ئەم پرینسیپانەش هیچ کۆمەڵگەیەک لێی دوودڵ نابێت لەوەی بەکاریان بێنیت چونکە هیچ هەڕەشەیەک لە بەها و لە ناسنامە ناکە. بەڵام ئەگەر بێت و زیاتر وردی بکەینەوە کاتێک باسی پێوەرە نێودەوڵەتیەکان دەکەین باس لە ئاستی کواڵەتی دەکەین لە بەڕێوەبردن، لە فێرکردن، لە هەڵسەنگاندن. بەڵام کە دێنە سەر ناوەڕۆک ئەوە ئەرکی سیستەمی فێرکاریە، ئەرکی وڵاتە کە لە مەناهجدا لە هەموو چالاکی و هەموو کردارەکاندا هەوڵ بدا کە ناسنامەی نیشتمانی کللتور و بەهاکانی خۆی بەهێز بکات و بیپارێزی. کەواتە ئێمە ئەگەر بێت و پێوەرە نێودەوڵەتیەکان جێبەجێ بکەین مانای ئەوە نییە ئەمە مێژووی خۆمان نەخوێنین، زمانی خۆمان بەهێز نەکەین، بەهاکانمان کللتورمان نەپارێزین. ئەگەر باسی پاراستنی یعنی بڵین جێبەجێکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان ترسە یان ڕێگرە لەوەی کە کوواڵەتی بپارێزرێت یان مەترسی دەخاتە سەر ناسنامە، نمونەی وڵاتەکانی وەکو یابان، کۆریای باشوور، سنگاپۆر، فنلاند هەموویان پێوەرە نێودەوڵەتیەکانیان جێبەجێ کردووە بەڵام هەویە و ناسنامە و بەها و کللتوری خۆشیان زۆر بە جوانی پاراستووە. بۆیە کاتێک باسی پاراستنی ناسنامەی نیشتمانی و بەها و کللتور دەکەین لە هەمان کاتدا پێویستە بیر لە هاوڵاتی جیهانیش بکەینەوە کە ئەرکی موەسساتی فێرکاریە ئێستا کە هاوڵاتیەک پێ بگەێنێ کە دەست بدات بە پێی ستانداردی جیهانی لە هەر کۆمەڵگەیەک لە هەر کارێک شوێنی خۆی بکاتەوە.
کەواتە ئەرکی قوتابخانەی سەرکەوتو کە لە ڕێگەی متمانەوە ڕەنگە ئەمانە بەدەست بێن دەبێ قوتابیەک دەربچوێنێ کە هەم کراوە بێ بەڕووی هەموو ئەو دەست پێشخەریانەی جیهانی و هەموو ئەو کارامەی و ئەو خەسڵەتانەی کە پێویستن لە هەمان کاتدا پارێزگاریش لە ناسنامە و کولتور و بەهای خۆی بکە دەبێ هاوسەنگیەک هەبێ لە نێوان ئەم هاوسەنگیە چۆن دەپارێزرێ بەهۆی پرۆگرامەکانی خوێندن و ئەو ڕۆشنبیرەی کە لە قوتابخانە پەیڕەو دەکرێت گرنگە ئێمە بەهاکانمان بخەینە ناو هەموو چالاکیەکانی قوتابخانە گرنگە ئێمە زمانی نیشتمانیمان زمانی نەتەوەییمان لە تەک زمانەکانی جیهانی پەرەی زیاتری پێ بدەین و بەهێزتری بکەین گرنگە ئێمە هەموو پرۆژەکانی فێرکاریمان ببەستینەوە بە کۆمەڵگەی نێوخۆیی گرنگە ئێمە هەمیشە شانازی بە کولتور و بە ڕۆشنبیری نێوخۆیی بکەین و لە ناو قوتابخانەشدا ممارسە بکەین بۆیە ئەگە قوتابیانمان ئەو کارامەیەی کە پێی دەگوترێتن بیرکردنەوەی ڕخنەگرانە بەباشی لەسەری ڕابهێنین دەتوانێت ئەو جیاکاریە بکات لە نێوان توانەوان لە ناو کولتوری جیهانی و دەستبەردار نەبوونیش لە کولتوری نیشتمانی خۆمان بۆیە زۆر مەترسیدارە ئەگەر مەسەلەن ئێمە تەرەفێک لەوانە هەڵبژێرین بڵێن ئێمە ڕوو هەموو دەرگاکان دادەخەین بەڕووی جیهانی بوون یانیش بڵێن ئێمە دەستبەرداری ناسنامەی نیشتمانی دەبین دەبێ ئەو هاوسەنگیە بپارێزین دەبێ بە پێچەوانەوە لە ڕێگای جێبەجێکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان ڕۆشنبیری خۆمان کولتوری خۆمان بەهاکانمان بەهێزەوە بە جیهان بناسیینی و بگوازینەوە بۆیە ئەمانە من جەخت دەکەمەوە لەوەی کە متمانە وەرگرتن لە ڕێی پەیڕەوکردنی پێوەرەکانی نێودەوڵەتی هیچ مەترسیەک ناخاتە سەرەوە چونکە لە وەڵامی پرسیاری یەکەمیشم باسم کرد کە ئێمە نابێ کۆپی هیچ نمونەیەک بکەین بەڵکو دەبێ گونجاندن بکەین باشترین ممارساتی جیهانی وەربگرین بەڵام ڕەسەنایەتی خۆشمان بپارێزین بۆیە بەستنەوەمان بە کولتور و بە ناسنامە و بە بەهاکانمان ئەوە ڕەگ و ڕیشەمانە بەو خاکە دەمان بەستێتەوە لە هەمان کاتدا پێویستیمان بە باڵی شەیە بۆ ئەوەی بفرین ئاشنابین بە هەموو ئەو پێشکەوتن و ئەو تەنانەت ئێمە لەگەڵ کۆمەڵگەی ئینسانی بەهاکانی بەهای هاوبەشی یەکجار زۆرمان هەن هەمومان کۆکین لەسەر ئەو بەهانەی کە مرۆڤاتی لەسەری کۆکە بۆیە قوتابخانەی سەرکەوت و ئەو قوتابخانەیە دەبێت کە هەم ڕەگ و ڕیشەکە بدا بە قوتابی بیبەستێتەوە و هەم باڵیشی پێ ببەخشێتن کە بتوانێتن باشترین ممارساتی جیهانی وەربگرێ بۆیە لە کۆتاییدا بە بەختکراوی من دەڵێم پەیڕەوکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان لە ڕێگای وەرگرتنی متمانە بەخشین لە موسساتی معتەبەر ئەمە مەترسی ناخاتە سەر ناسنامەی نیشتمانی سەر کاڵبوونەوەی بەها و کولتورمان بەڵام وەکو شیم کردەوە پێویستە ئەو هاوسەنگیە بپارێزین دەستخۆش مامۆستا بڕان دەستخۆش ئەو خاڵی تو زۆر گرنگ بوو کە باست لەوە کرد کە دامەزراوە پەروەردەیەکانمان تایە ناتوانن بمێنەوە لە ناو چوارچێوە ناوە خۆیەکەی ئەگەر وا بکەین ئەوە مەترسی دابڕان و دواکەوتنی دامەزراوە پەروەردەیەکانمان دەبێت لە کاروانی پەروەردەی جیهانی کە مە خاڵێکی زۆر گرنگ بوو. Let's just shift to English and then I would try to just ask the second question to Dr. Muhammad, and I'd like to just get the response, not a free words, but in a few minutes, because we don't have enough time, and we would like to just give audiences some chances so that they could really just ask questions. So the second question, Dr. Muhammad, transitioning to international standards can seem daunting for local universities. What are some of the simplest, most practical steps that our universities are taking today to bridge the gap between the local practices and global accreditation? Because you are also part of CAI, as Dr. Bushra mentioned. Thank you, Mr. Bajdar. I don't think so. That's daunting. Our universities actually are not afraid at all, but we can say that the transition, the journey toward the international standards is difficult, expensive, and complex. So
Unfortunately, when our higher education institutions, our universities, start to get working on the accreditation and the international standards, they are not going to do it gradually, step by step. If they want to be successful, they should start with a small commitment. It's not a must that if you want to get the international standard, to make a change, you start with all the fields. This is something quite difficult, but you can do it step by step, gradually, then you will get what you are looking for. So beginning with a small commitment will secure for you the continuous improvement at the same time. When you are going to have, for example, a very good quality assurance process, you have secured the internal evaluation and assessment for what you have done so far, then your journey toward getting the external evaluation will be quite easy. Now we are lucky in Kurdistan region to have CAI, and President Rahal is heading this important entity in Kurdistan region, because there is an excellent infrastructure within our universities, within our higher education and institutions for going to the international standards. And in Kurdistan region, our universities are actually making significant progress through practical and achievable actions. Unfortunately, for some of the schools and universities even, when they are going to secure the international standards, when they are going to secure the accreditation, they believe that they have done everything. But the responsibility starts from this point. What's important here is the sustainability, the continuity of what you have secured, what you have got. The qualifications that you are looking for will not be ended by getting the certificate. Certificate is just a paper. You get it. But this is the reputation. This is the responsibility. How you will be able to secure that you are up to the level of this qualification. The first step that we need actually to do it for securing the international standards is the culture of quality. If you don't understand what quality is, if you don't understand the culture of quality, you'll never be able to work on it. So international accreditation is not simply obtaining a certificate, as I mentioned. It's about embedding the quality into the education system, getting what you have learned and put it into practice. You need to translate what you have got into the reality, on the ground, on the real situation that you have. Unfortunately, because in my power in the office, I see daily letters from the universities coming that we have secured the accreditation for this program. We have got the accreditation for the other program. This is how. But when we see, for example, the quality of the graduates they have and they send it to the labor market, they are not up to the level of the international level. Why we are working on the international standards, we want to secure that the graduates will be easily able to secure their own places in the labor market, to get the job, to respond to the labor market needs. The second one is related to the learning outcomes. You know, the programs, all the programs that you have actually within the schools, within the universities, with all higher education institutions, they have their own outcomes. How we can secure that these outcomes will be quite effective to be sent to the labor market. We talked previously about the skills, about the qualifications, about the equipments that we need to equip our graduates and send them to the labor market. The other important point is the program review. You know, regular evaluation is ensuring relevance, at the same time ensuring the education excellence. We are working hard to do the program review, at least should be done twice a year. Why we said that there should be industry advisory board within the labor market to be consulted with, so as you will get the feedback of what you have done so far. If there is no evaluation, no follow-up, there will be no international standards, because we are not working only on the international standards, but we need to get them embedded with the local ones. What we have already on the ground, what we have already established on the ground should be embedded together. Faculty development is also very important, that academic staff should be trained enough, should be educated enough with the international standards.
Because we have the people, they have graduated, for example, in very high prestige universities, but they haven't got the culture of that university into their own real work. They are not going to do what they have learned. Other one is digital development. That technology, is making an excellent rapid change. We need to be actually in alignment with the development. And international benchmarking is also very important to get the experiences we have. I have a lot to share with you. Just to get benefit from the short span of time that we have, but I would like to just ask 2 more questions, but the responses should be short. I know that you have a lot of things to say about the questions that has already been prepared, but I think so we need to really just give also the audiences 1 or 2 chances to really just ask their questions. So Dr. Osama, the second question is a lot of students are aspiring to be recognized globally. And so the question that needs to be asked is, what are the most common operational challenges that the schools face during the initial stages of accreditation process? شكرا. بس بدي أعلق إذا بسمح بس باختصار. آخر نقطة تحدث فيها الدكتور محمد هي عن الفريكونسي للزيارات والمتابعة. المتابعة هي الأساس. هلا المتعارف عليه بجوز أكثر بجهات الاعتماد الخارجية كل 5 ل 7 سنوات، بحكي عن التعليم المدرسي. لكن الحقيقة الزيارات التي تدار أو يتم تنفيذها من قبل الجهات المحلية تتفاوت. مثلا في كمان مرة في أبو ظبي كان كل 2 سنين المدرسة يتم زيارتها. بعد ذلك إذا أثبت أدائها أنه متميز كل 3 سنوات، وإذا استمر على هذا النهج بصير كل 5 سنوات. في دبي مثلا كانوا كل سنة يتم زيارة كل المدارس لحتى تخلق هذه الثقافة زي ما حكينا. أستاذ برهان، الحديث اللي تفضلت فيه عن الهوية الوطنية، أعتقد أنه مش لازم يكون في خوف من المعايير العالمية وتأثيرها على الهوية الوطنية. هناك يجب أن يكون حرص، لأنه ما في تعارض أبدا، وخصوصا لما توضع المعايير الاعتماد من قبل أشخاص محليين إنجاز التعبير، فأبدا ما في أي تعارض بينهم. بالنسبة للتحديات، بجوز أكبر تحدي وبتفقوا معي الزملاء في المدارس اللي هو فهم المعايير، understanding of standards، evaluation standards، وخصوصا بجوز بكل الفريم وركس تاعت الايفالويشن في عندنا معيار مهم اللي هو بيقيس عملية التعلم، اللي هو students achievement بينقسم لقسمين، اللي هو عندنا attainment and progress. فأنت حتى تثبت فعلياً إنه الطالب عم يعمل تقدم وكيف نتائجه وتحليل هذه البيانات، هذا على مدى 10 سنوات كان أصعب شيء عند المدارس. فهذا تحدي operational أولاً. شيء ثاني تكوين الفرق داخل المدرسة. أنت يريد إنه يصير عندك رؤية مشتركة حول هذه المعايير. كيف بدك تجهز الفريق، كيف بدك تجهز الستاف اللي عندك. مسؤولية الاعتماد مش مسؤولية المدير المدرسة بالمناسبة، هذه مسؤولية الجميع، مسؤولية المعلم والمرشد وحارس المدرسة وأيضا أمين المكتب إلى آخره. فكنا علينا هذه المسؤولية. الشيء الآخر الأوبريشن الثاني الآخر هو ما يتعلق بعملية جمع الأدلة. كيف أنا بدي أعرض هذه الأدلة؟ لأن كل واحد من هذه المعايير أو المعايير الفرعية يجب أن يكون هناك عليه دليل مقبول حتى فعليا يكون مقبول بالنسبة لفريق التقييم. الشيء الآخر أيضا اللي تحدثت عنه هي عملية التقييم الذاتي، وهذه قد تكون من أكبر التحديات. وبالآخر أيضا هناك تكلفة، ما في شك. بجوز الدكتور أحمد تحدث عن أنه في كوست، it's very expensive، لكن it pays off بالآخر عملية الأكريديشن. ففي تكلفة، بعرفش طبعا تتفاوت هذه من جهة اعتماد داخلي إلى خارجي، أنظمة مختلفة، لكن هناك تكلفة. أحيانا بجوز تكلفة مادية. المدرسة بالمناسبة وخصوصا إذا كان من الفرق تتطلع على البيئة المادية والفيزيائية، كان المدارس قبل الزيارات بروح بيدهنوا المدرسة وبضبطوا التواليتس إلى آخره، فبحاولوا يظهروا صورة مختلفة. طبعا this is a good indirect benefit للمدرسة أو للمؤسسة. فأيضا في كوست. كل هذه يجب أن تكون باختصار to overcome هذه التشالنج حتى نتخطى هذه التحديات. فرق المدرسة، عملية التشاركية ما بين جهات الاعتماد والمدرسة، التواصل المستمر، التهيئة المستمرة مع بداية كل عام دراسي
ايش في مستجدات، عمليه رفع الوعي عندهم الى اخره. كل هذه بصراحه راح تؤدي الى انه نتخطى كل هذه التحديات. شكرا. Thank you so much, Dr. Osama. And the last question, Dr. Bushra, and I'd like to just get a very short response because we are eating up the other panel's time, so we need to really just be short. So my question is, the schools have a lot of, have lacks of resources, and they might really just complain that we don't have enough resources to implement the full standards of CAI. And so my question to you is how you are going to align your standards with the local resources or the available resources of our public schools, and how to overcome these challenges. Yes, this is a very important and a question that we actually witnessed it in the pilot project. And you know, before answering the question, so we have 3 types of schools in Kurdistan. One, which is the public school with a national curriculum, then the private with the national curriculum, and the international schools. And one of the main challenges was with the public schools. So to start with the response, there is one national accreditation standards for all schools in Kurdistan. These were localized through the pilot project that led to revision of some of the standards at the level of the substandard, and this is very important because public schools operate under conditions that are different than private schools. So they have less control over the resources, over their staffing, over infrastructure, you know, and this is driven mainly by the government. And to be able to satisfy the criteria and the requirements of the standards, we felt that we cannot assess them the same way that we assess private schools with international support. So what we did, and this was driven by the pilot project and in close discussions with the commission director and the commission on commissioners actually, is that we created a differentiated pathway, and this was also very contextual because there will be some substandards will be interpreted, applied, and also evidenced that is relevant to this type of school, which is mainly public. So these differentiated pathways will allow the public schools and the public and the private with national curriculum to satisfy the criteria. And I go back to Mr. Burhan's point, is that we're not adopting international standards, we're adapting it. And also to your point, Mr. Bashdar, is that they're keeping the standards and the substandards relevant to our schools. For the resources, what we have been doing, because also the pilot project actually gave us insights on the support needed for these schools from resources perspective, that brought us back to the Minister of Education through a dialogue and open conversation with Mr. Burhan also, but also in parallel to all the partners in Kurdistan investing in education. As I said, I've been meeting for the past 6 weeks with all the institutions supporting schools to mobilize efforts for specific schools where it matters and where appropriate, so that they elevate their readiness and make sure they go through accreditation. And this will emerge through several MOUs with all of these partners. And as Dr. Osama said, this is not one institution job. This is a shared responsibility to meet the reform vision of the nation. Thank you. Thank you so much. Thank you. Parezan, boy, سود لكاتاكور جرينو وابزانم آخر برسيار ورد جرين سام برسيارك مان لا هولاتيانو لا هروا لا أما دبوانا بوهات بلام يقلا برسيارة كان ويك الربي خان بزماني بعديني كردي وحس دكان بالانس زمان راب جرين براسيس بزماني سوراني وعربي وإنجليزي سما كرد دوائن برسيار أجر ربي خان شوكا أجر أمام بيخين مونات وانا محقبة لهجة بعديني كبدم أجر ربي خان همام برسيار دوباره بكيوا بوي بتوانن برزان تيبغن بلام بلهجة بعديني زور سپاس برایزان اسپیدا باش اوا راستی پنالک زور بربها بود دست تنگونه ایشن
دربرین بهما هنگیا بزمان جدا جدا دیالکت جدا جدا او آزادی کردستان دیارت کد بود دربرینه پرسیارام سبارت متمانه کرنه و بخشینا متمانه بو هوا زور دوپات السر قطابیا کر بس پرسیارامن الویری سر مامستای بو آیا چه بر بستن تین طریقا مامستای دا اوهین وک وزارت پرورده یان که وزارت خواندنا بلند ولی کریا اف بر بست بر مامستای را ببن دا بشین داهنان بکن قطاب خانه دا و دا بشین بردوامیه بکوالتیا خواندن بکن اجبلی داهنانت خولت راهنانه ام همین زانی زور خاله راهنانه تنکرن بس اشلان جینگه که ساخلمت قطاب خانه دا چه هات یکرن دا اف بربسته بهن ایلادان درونی و مامستای بهتا پاراستن دا بشه داهنانه بکت زور سپاس زور سپاس رمی خان مامستا بران بله بادینی که آکلیانه بو بله 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 والله پرسیارکت جوانه و همومان وابزانم هاوڕان کە مامۆستا گرنگترین فاکتەرە لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردندا یعنی کاریگەری مامۆستا لە هەموو فاکتەرەکان دیکە زیاترە ڕاستە کێکێ ئەو کۆسپانە لا بدا من نامەوێ لێرەدا حجەت بگرم بۆ خۆمان و بۆ وەزارەت بەڵام ئێمە لە زڕوفێکدا دەژین هەندێک شت بەدەرە لە ویست و لە توانای وەزارەتی پەروەردە بۆ نمونە ئێمە پابندیم بە سیستەمی ژمێرکاری عێراقی لە عێراقدا دەژین و هەرێمێکی فیدرالین تۆ ناتوانی حەوافزی مامۆستا لای خۆتەوە لە وەزارەت بە پێ ئەدا کەم و زیاد بکەیت ئەمە یەکێکە لە ڕێگریەکان دواتر ئێستا بەو بارودۆخەی ئەو قەیرانەدارەیە کە عێراقی پێدا تێپەڕ دەبێت و موچەکانی هەرێم ئەمەی ئێستا نییە کۆنە یعنی بابەوە بۆ ئەمڕۆ نەبێ زۆر جار ئەدای مامۆستا ئەو ئەنجامانەی بەدەستدێنێت تۆ ناتوانێت ئەو شتانەی کە دەبێ مامۆستا وەری بگرێ ڕێز و سوپاس نەتیجەی ڕێز و سوپاسەکە ئەو عەلاوە و تەرفیعات و شتانەی کە مستەحەق دەبێت و پێش دەخرێ ئەوانەش هەموویان ڕاگیراون دواتر بەڕاستی ڕاهێنانیش پێویستی کە بەڕێزان باسی تێچوون و کولفەیان کرد بۆ پاراستنی کواڵەتی و بەدەستهێنانی متمانە ئەمانەش ڕاستە حکوومەت هیچ درێغی نەکردووە بەڵام سەرچاوەکان تاکو ئێستا سنووردارن لە هەمووشی گرنگتر ئەمە هەموو جا جەخت دەکەمەوە کێشەی مامۆستا ئێستا باسی ئەوە نییە باز بکەین بەڵام لەگەڵ بەڕێز جەنابی کۆماری سۆریاش جەنابی وەزیر باسی کرد کێشەکە لە ئامادەکردنەوە لە زانکۆکان دەست پێ دەکا و بەردەوامیشە لە ئەسنای خدمە لە وەزارەتی پەروەردە بە پاڵپشتی و خزمەت و ئەوەی لە هەمووشی گرنگتر خودی مامۆستاش هەندێک هاندانی نییە بەشی ئەوە بکا کە خۆی پێ بگەینێ بەڵام ئەمە بابەتێکە ئێستا لە ئەولەویاتی وەزارەتی پەروەردەیە پلانێکی تەموحمان هەیە لە دامەزراندنی ڕاهێنەران و پلانی دیکەشمان هەنە لە ونزیکانە ڕای دەگەینین بەڵام هەر بۆ ئەوەی ڕەبتی مەوزوعەکە بکەم کاتێک کە ئەم دەستگایەدا دەمەزرێت دەستگای متمانە بەخشین بەبیرم دێ لە ڕۆژی ڕاگەیاندنیدا بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان وتەیەکیدا فەرمووی من دەزانم ئەوە خەونێکی چەند لە مێژینەی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانیە کە پێشەوەی بێتە ناو حکوومەتیش ئەمەی لە خەیاڵدا بوو ئەمە مانای ئەوەیە کە ڕوئیەیەکی دیار هەیە ئەم ڕوئیە دیارە لە ڕێی ئەم دەستگایە وا دەکا کە کواڵەتی هەموو فاکتەرەکان و لە پێش هەموویانیشەوە مامۆستا بەرزتر بکرێتەوە چونکە ئەو مەرجانەی ئەوان دایدەنێن ممکن نییە بە وەزعی ئێستا ئێمە تەحقیقیان بکەین بۆیە پرسیارەکە زۆر جوانە و جەنابی وەزیریش مطلع لەو تەفاسیلانە هیوادارین زاڵ بین بەسەر ئەو کۆسپانە کە هەوڵی بەردەوام هەیە زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان بە دوایین شیکردنەوەی یاخود وەڵامدانەوەی بەبادی دەبات جوابداوە وەڵام بە سۆرانی جوابت داوە ئەمە هەدەفەکەمانەوە بوو زۆر سپاس بەڕێزان وابزانم کاتی پانەلەکەی دیکەشمان زۆر خوارد و هیوادارین پانەلەکەیت کە زۆر بە زووی بێنە سەستێج و دەست بە پانەلەکەی خۆیان بکەن و زۆر سپاس. Thank you so much and thank you for the time that you have given us and thank you so much and thanks for the audiences that they have really just been so patient with us. Thank you. Zor spas.